دەم باش دەسەڵاتی باش و ئەدای ڕەمزی و کوردستان بە نمونە باسی ئەم جارەی میتینگی ژمارەی سێ هاوینی 2020 ئیسەنتەری کوردستان بۆ ئاسایشی نەتەوەی لەگەڵ بەڕێز پرۆفێسۆر یاریدەدار دکتۆر ئەمین فەرەج ئەبێت. دکتۆر زۆر بەخێر بێی. سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ ئامادەمانی بەڕێزش. بەڵێ ئامادەبووان ئێوە زۆر بەخێر بێن، هیوای گفتوگۆیەکی ئاکادمی و بە سۆد بیبن بەسەر. هەر بۆ ناسین دکتۆر ئەمین شەریف دکتۆرای لە بواری زانستە سیاسیەکان هەیە، پلەی ئەکادمی پرۆفسۆری یاریدەدارە، ئەساس پرۆفە مامۆستای زانکۆی سەلاحەدینە قوتابی ئاستی ماستەر و بەکالیۆسی هەیە، وانە بێژە لە زانکۆی نەورۆز و زانکۆی سۆران. ئێستاش کاری وەکو ڕاگر لە پەیمانگەی ئایندەی تایبەت لە هەولێر. بەڵێ دکتۆر، کاتێک ئەڵێن دەسەڵاتی باش، ئێمە باس لە بڵێن سەروەری یاسا ئەکەن، باس لە بەشداری لە بڕیاردان ئەکەن، باس لە شەفافیەت ئەکرێ، باس لە دادی کۆمەڵاتی ئەکرێ، و لە کاتێکی تریش بەرامبەر کە ئەو بڵێن سۆسیال کۆنتراکت کە لە بینی دەسەڵات و لە بینی دانیشتوان هەیە، بڵێن لە ڕووی ئەرک و مافیان چۆنیە، دیسان کە باس لە ئەدای ڕەمزی ئەکەن. ئێستا لەوانەی میناکێک بینن، ینی نمونەیەک بینن، کاتێک لە پرسیارێک لە کەسێک ئەکرێ ئەتو چۆن لە دەسەڵات لە ئەدای ڕەمزیان لە حکومی باش ئەیخوێنی، کاتێک ئەڵێ لە کاتێکە کە ڕۆنایی جادەکانی وڵاتم 50% هەبێ، ئەو کات من هەست بە هەبوونی خۆ ئەکەم. باش ئەوە یەکێک لەمە پێ بڵێت من هەست بە ئارامی ئەکەم ئەو دەسەڵاتە کە بەشێکە لە من باشە من خۆ تیا ئەبینم. بەڵێ خوێندنەوەی جەنابەت بۆ دەسەڵاتی باش و ئەدای ڕەمزی و کوردستان بە نمونە بفەرموو. بەڵێ سپاس کاک سامانی بەڕێز بۆ ئەو دەرفەتە و ئەو دیدارە، و سڵاو ڕێزیش بۆ ئامادەبوانی بەڕێز. هیوادارم بتوانین لەو ماوەی کە لەو پرۆگرامە بەیەکەوەی سوود بگەێنین بە ئێوەی بەڕێز، و لە ئەنجامی ئەو گفتوگویانی کە دواتر دروست دەبێ ئێوەش سوود بە بەندە بگەێنن. لە ڕاستیە بابەتی حکومڕانی دروست یاخود حکومڕانی باش یاخودەوەی بە عەرەبی پێی دەوترێت حکومی ڕەشید یان حوکەمە، لە بواری ئینگلیزیشە بۆ نمونە گەڤەرنانس یا گود گەڤەرنانسی بۆ بەکاردێ، بابەتێکی نوێ لە بواری زانستە سیاسی و ئیداریەکانە کە زیاتر یعنی جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی چۆن دەسەڵاتێکی سیاسی یاخود هەر یەکەیەکی تری کۆمەڵایەتی یان ئابووری بتوانێت بە باشترین شێوە کارەکانی خۆی ئەنجام بدا. بۆ نموناگەر دەوڵەتێک بێ یاخۆ سیستەمێکی سیاسی بێ، چۆن بتوانێت بە باشترین شێوە توانە مادی و معنەویەکانی خۆی بەگەڕ بخات بۆ ئەوەی باشترین خزمەت پێشکەش بە هاوڵاتیەکانی خۆی بکە، واتە چۆن بتوانێت گەشەپێدانێکی سیاسی بهێنێتەکایەوە کە ئەمە ئەرک و وەزیفەی سەرەکی هەر سیستەمێک یاخود هەر دەوڵەتێکە. لەسەر ئاستی کۆمەڵایەتیش دەتوانین بڵێن ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی چۆن بتوانێت زۆرترین ئامانجەکانی بە کەمترین ماوە و بە باشترین شێوە بگێنێ، یاخود حیزبێکی سیاسی یاخود کۆمپانیایەک یا هەر بوارێکی تر لە بوارەکانەوەی ئێمە جەختی لەسەرەکەینەوە زیاتر بواری دەسەڵاتی سیاسی و سیستەمی سیاسیە. بۆی ئەمە بە کورتی یاخود بە سادەیی دەتوانین چەمکی حکومڕانەتی باشە. بەڵام ناونیشانی سیمینارەکە یاخود دیبیتەکەی ئێمە ئایا کاریگەری حکومڕانی باش چییە لەسەر ئەدای ڕەمزی سیستەمی سیاسی؟ بۆیە دەبێ ئێمە بۆ ئەوەی ئەم بابەتە ڕوونکەینەوە یاخود زیاتر بەڕێزان ئاشنا بن پێی لەو چوارچێوەی زانستە سیاسیەکانە. ئەدای سیستەمی سیاسی ئەدا یعنی توانای پێهەستانی بەکارەکانی
و ئەوەی کە لە زمانی زانستی سیاسیە پێی دەوترێت فیدباکی سیستەمی سیاسی بۆ هاوڵاتیەکان کە دەگەڕێتەوە بۆ هاوڵاتیەکان تا لە چه ئاستێکایە لە ڕووی چێوە لە ڕووی ئەدا ڕەمزیەکانیەوە طبعا ئێستا ئێمە دەبێت ئەو مفردانە ڕوون بکەینەوە بۆ نمونە کاتێک دەڵێن سیستەمی سیاسی مەبەستمان کۆی ئەو کارلێکانەی ناو کۆمەڵگایە چ لە ئاستی ناوخۆی چ لە ئاستی دەرەکی کاتێک بەیەکەوە کارلێک دەکەن بە تایبەتی بۆ نمونە لە ئاستی دامەزراوەکان لە ئاستی ڕێکخراوەکان لە ئاستی حیزبە سیاسیەکان لە ئاستی ناوخۆ دەرەوەیە بۆ ئەوەی کە بەرەنجامی ئەمە کۆمەڵێک کردەی سیاسی لێکەوێتەوە واتە کۆمەڵێک بڕیاری سیاسی کۆمەڵێک یاسا کۆمەڵێک هەموو ئەو بوارانە کاتێک کە سیستەمی سیاسی لە ڕێگای هاوڵاتیەکانی خۆی بۆ نمونە هاوڵاتی کاتێک داواکاری هەیە دەیگەێنێت بە دەسەڵاتی سیاسی چ لە ڕێی پەرلەمانەوە چ لە ڕێی حکوومەتەوە چ لە ڕێی دەسەڵاتی دادوەریەوە یاخود دەیگەێنێ بە حیزبێکی سیاسی بۆ ئەوەی لە ناو پەرلەمان یاخود لە ناو حکوومەتە داواکاریەکانی جێبەجێ بکات لە بەرەنجامە لە دوای کۆمەڵێک تەفاعولات کۆمەڵێک کارلێک ئەم داواکاری هاوڵاتی دەگات بۆ نمونە لە ڕێی دەستگای ڕاگەاندنەوە دەگات لە ڕێگەی نوێنەرێکەوە دەگات لە ڕێگەی هەر بوارێک لە ڕێگەی ئەندامیی پەرلەمانەوە دەگات لە ڕێگەی خۆپشاندانێکەوە یاخود لە ڕێگەی گردبوونەوەیەکەوە یان لە ڕێگەی مەقالەیەکەوە دەگات وە چۆن دەسەڵاتی سیاسی لە هەموو بوارەکانە مامەڵەی لەگەڵەکە ئەم مامەڵەیە بە سێ شێواز وەڵام دەدرێتەوە شێوازێکیان بە ئیجابی وەڵام دەدرێتەوە ئەمە پێی دەوترێ با بڵێین ئەم وەڵامە ئیجابیەکان کە لە شێوەی بڕیار و یاساکانە بۆ نمونە کۆمەڵێک خەڵک داوای خزمەت گوزاری دەکەن لە شارێک لە گەڕەکێک لە ناوچەیەک یاخود داوای دامەزراندن دەکەن یاخود داوای خزمەت گوزاری کارەبا دەکەن کاتێک حکوومەت یاخود لایەنی بەرپرس بە بڕیارێک داواکاریەکانی جێبەجێ دەکات کەواتە ئەم داوایی خەڵک لەگەڵ وەڵامەکەی دەسەڵاتە هاوتا بوو بۆی ئەم جۆرە وەڵامانە پێی دەوترێ وەڵامی ئیجابی بەڵام وەڵامی سلبی چیە کاتێک خەڵک داواکاری هەبێت لە بوارێک لە بوارەکان وەڵامەکان بە سلبی بکەوێتەوە ئەو کاتە پێی دەوترێ وەڵامی سلبی طبعا هەر یەکێک لەو دوو وەڵامەکە ئیجابی بێ یاخود سلبی بێ واتە لەگەڵ داواکانە یەک بگرێتەوە یاخود یەک نەگرێتەوە فیدباک و ڕیاکشنی بۆ هاوڵاتی و بۆ سیستەمی سیاسی جیاوازە کاتێک ئیجابی بێ خەڵک تەئیدی بۆ دەسەڵاتی سیاسی زیاد دەکات ئەگەر سلبی بێت وردە وەلا و تەئیدی کەم دەبێتەوە بەڵام ئەوەی ئێمە لەم باسی ئێمە باسیەکەین ئەو دوو جۆرە نییە لە ئەدای سیستەمی سیاسی جۆری سێهەمیانە کە پێی دەوترێ ئەدای ڕەمزی چییە؟ ئەدای ڕەمزی ئەو جۆرە ئەدای سیستەمی سیاسیە کە دەتوانین بڵێن ئەدایەکی نامادیە واتە ئەدایەکی معنەویە وەڵامەکان یاخود بەرخوردی دەسەڵاتی سیاسی لەگەڵ داواکانی خەڵکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە بەڵێ یاخود نەخێر یاخود بە ئیجابی یاخود بە سلبی وەڵام نادرێتەوە بەڵکو بە شێوەی ڕەمزی وەڵام دەدرێتەوە بە معنایەکی سادەتر کاتێک دەسەڵاتی سیاسی یاخود هەر ناوەندێکی تری دەسەڵات کە بۆ نمونە پەرلەمانە یا حکوومەتە یان دەسەڵاتی دادوەریە یاخود فەرمانگەیەکە یاخود حیزبێکی سیاسیە یاخود ڕێکخراوێکە تەنانەت ئەتوانین بڵێن زانکۆیەک و پەیمانگایەک و قوتابخانەیەکیش بێت کاتێک بۆ لە قوتابخانەیە کە قوتابیەکان داواکاریان هەیە لە بەڕێوەبەرایەتی فەرمانگەیەک یاخود داواکاریان هەیە لە مامۆستایەک ئێمە بۆ نمونە من وەکو خۆم وەکو مامۆستایەک کاتێک قوتابیەکانم داوای شتێکم لێ دەکەن بۆ نمونە دەڵێن سوالەکانت زەحمەتە یاخود ئاسانە من ناڵێم زەحمەتە و کاتە کەوتم زەحمەتە یعنی چییە؟ یعنی جوابێکی سلبیم دایەوە کاتێکیش دەڵێم ئاسانە یعنی وەڵامێکی ئیجابیم دانەوە بەڵام من چی دەکەم؟ ناتوانم بڵێم ئاسانە چونکە لەوانەیە ئاسان نەبێ یاخود ناتوانم بڵێم زەحمەتە چونکە احتیمالە زەحمەت نەبێ بۆیە دەڵێم بۆ نمونە دەڵێم خوا گەورێ یاخود دەڵێم بیرێکی لێ دەکەینەوە سوالەکان بۆ نمونە ئەو وەڵامێکی ڕەمزیە بۆ قوتابیەکانم کاتێک دەسەڵاتی سیاسیش ئەو وەڵامە ڕەمزیانە دەداتەوە لەسەر دەرونی خەڵک لە لای خەڵک جۆرێک کاریگەری دروست دەکات ئەم حاڵەتانە تەراکوم دەکات ئەگەر بێت و جۆری سیستەمی سیاسی ئەگەر
ئەگەر بێت و بەپێی بنەماکانی حکومڕانی دروست کار بکە پێویستە زۆر زیرەکانە لێ هاتوانە بزانێت چۆن وەڵامە ڕەمزیەکان و چۆن پەیامە ڕەمزیەکان و چۆن ئەدای ڕەمزی خۆی بەکاردێنێ کەی بەکاری دێنێ لەکوێ بەکاری دێنێ و چۆن مامەڵەی لەگەڵ دەکات بە هەمان شێوە هاوڵاتیەکانیش کاردانەوەیان دەبێت بۆ نمونە کاتێک گەر لەسەر ئاستی نێودەوڵەتی تەماشا بکەین کاتێک ئێستا تورکیا بۆ نمونە لە بەرامبەر وڵاتێکی وەکو یۆنان کێشەی هەیە لەگەڵ وڵاتێکی وەکو بۆ نمونە لایەنێک لە لایەنەکانی لیبیا کێشەی هەیە لەگەڵ عێراق کێشەی هەیە لە سووریا کێشەی هەیە کاتێک پەیامەکانی دەنێرێ بۆ ئەو وڵاتانە هەندێک پەیامی ڕەمزیە ئەو پەیامە ڕەمزیانە دەکرێت خوێندنەوەی جیاوازی بۆ بکرێ بە ئیجابی بۆ دەوڵەتەکە لێک بدرێتەوە جاری واشەیە بۆی دەبێتە سلوی ئەگەر نەزانێ چۆن بەکاری دێن تازەترین پەیامی ڕەمزی بۆ نمونە کە تورکیا ناردی لە کردنەوەی لە گۆڕینی یاخود دووبارە کردنەوەی ئایا سۆفیا بە مزگەوت ئەوە بوو کە یەکێک لە وەزیرەکانی با بڵێن وەزیری ئیرشاد و ئەوقافی با بڵێن تورکیا لە مزگەوتی ئایا سۆفیا خوتبەی داوە بە شمشێرەوە یعنی خوتبەکەی خوێندەوە ئەمە ئەم جۆرە لە پەیامێک بوو بۆچی بۆ هەم هاوڵاتیانی تورکیا بە دۆست و نەیاری ئەکەپەوە و بۆ دەرەوەی خۆشی کاتێکیش ئەردۆغان هەر لەو مناسبەیە قورئانی خوێند دیسانەوە پەیامێک بوو بۆ ئەوروپا بۆ دنیای مەسیحی بەڵام لە هەمان کاتە لەوانەیە کاردانەوەکانیش دواتر بە خراپ لەسەر تورکیا بشکێتەوە ئەگەر نەتوانێت ئەو پەیامە ڕەمزیە بە شێوازێکی دروست بەکاربێنێ ئەمەی کە باسی دەکەین کاک سامان تقریبان ئەمە پوختەی یاخود ناوەڕۆکی بابەتەکەمان ئەگەر پرسیارێک شتێکی شت هەیە بۆی بتوانم زیاتر ڕوونکردنەوە تا من ئێمە لێ حاڵی بوون وە بزانم ئەوەی بەشدار بووانیش پرسیار لێرە ئەوە با بچنە ستێپەکەی تر ئەویش بڵن هەڵسەنگاندنی جەنابەت باشە لۆ ئەو ئەدای ڕەمزی کە حکوومەتی هەرێمی کوردستان خوێندنەوەی جەنابەت بۆیان لە بەرامبەر بە هاوڵاتی و بەرامبەر بە بڵێن لە ڕووی سیاسیەوە بەرامبەر بە بەغدا بەرامبەر بە دەوڵەتی جیران بگەڕێمەوە لە واشنگتن پۆست دیداری ئەم ئەخیرەی کە حکوومەت پێی کات کابینەی نوێ هەموو گفتوگۆ و هەموو ئەجندا ئەوە ئێمە 4 ساڵی بجن ئارامی ستایبلمان دەبێت لە ڕووی هەر لە ڕووی گفتوگۆ لەوانە لە ڕەمزیش لە دای ڕەمزی دیارە تر خوێندنەوەی جەنابەت و هەڵسەنگاندنت بۆ ئەمڕۆی کوردستان چۆنە و ئێستاش بەشداروی بەڕێز ئەتوانن لە ڕێگەی چاپەوە پرسیار بیکەن بەڵێ دکتۆر فەرموو بەڵێ یعنی ئەگەر با بڵین لە تەوەری یەکەما پەیامەکەم گەیشت بێ بە ئامادەبوانی بەڕێز دەکرێت ئاماژەیەکیش بە هەرێمی کوردستان بدەین لەم ڕۆوانگەیەوە طبعا لەوانەیە لە ڕووی ئەکادیمیەوە ئێمە ئەگەر بگونجێ ئەو مستەلەحە بەکاربێنین هەژاریەکی خراپ یاخود هەژاریەکی قوڵ هەیە لە مەجالی چۆنیەتی تەوزیفکردنی ئەدای ڕەمزی لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە واتە بەبێ پلان بەبێ بەرنامە چۆن ئیدارەی حکومڕانی ئێمە بە شێوازێکی نادروست پەیڕەو کراوە بە گشتی ئەگەر بێت و لە ساڵی با بڵێن لە دوای ڕاپەڕینەوە هەتاوەکو ئێستا قۆناغ بە قۆناغ هەڵسەنگاندنی بۆ بکەین بە گشتی ئەداءەکانی تری حکومڕانی کێشە و گرفتی زۆری هەبووە بۆ نمونە ئێمە ئەدا ئەمادیەکانی وەکو هەوبەرهێنان تا چۆن توانراوە تااقاتی مادی هەرێمی کوردستان ئەوەی لە ژێر زەویە و ئەوەی لەسەر زەویە بەکاربێ بۆ پرۆژە و خزمەتگوزاری یاخود ئەدای دابەشکردن یعنی چۆن ئەوەی بەبەری هێنی چۆن دابەشی دەکەیەوە دووبارە دابەشی دەکەیەوە و هەروەها بوارەکانی تری ئەدا تەبعەنەمە ئەدا ئەمادیەکانە کە ئێمە ئێستا باسی ناکەین لەوانە کێشەمان زۆرە بەڵام لەوە زیاتر کێشەمان لە بواری ئەدای ڕەمزیە بۆچی چونکە لە ڕاستیە نەکات نە شوێن نە لە پێویستی بارودۆخ توانراوە
تەوزیفی توانە مادیەکان بکرێ بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی معنەویەوە هاوڵاتیان گرێ بدەی بە سیستەمی سیاسی هەرێمی کوردستانەوە. یعنی بە معنایەکی تر خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی یعنی ئێستا پێویستی بە داتا و زانیاری ورد هەیە ڕاپرسی بکەی، بەڵام ئێمە هەستی پێ دەکەین لە ئەنجامی بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە چاوپێکەوتنە ڕۆژنامەوانیەکان لە کاتی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان هەستی پێ دەکەین کە نیگەرانیەکی قوڵ هەیە لە لای خەڵک بەرامبەر ئەدای سیستەمی سیاسی. ئەمەش بەشێکی دەگەڕێتەوە بۆ لاوازی سیستەمی سیاسی هەرێمی کوردستان لە ئەدای ڕەمزیە. بۆ نمونە کاتێک کە تۆ پەیامێک دەدێ حکوومەتی عێراقی بەغدا، بۆ نمونە لە کابینەکانی لە دوای 2023 و چەند کابینەی حکوومەتی عێراقی دروست بووە، زۆر جار پەیام نێراوە لە هەرێمی کوردستانەوە بۆ بەغدا کە ئێمە دەمانەوێت شەراکەتێکی ڕاستەقینەمان هەبێ و خاک و خەڵکی کوردستان گرنگە و هێڵی سوورە مادەی 140 پێویستە جێبەجێ بکرێەوە. ئێمە تەنازول لە مافە نەتەوەیی و سنوور و خاک ناکرێەوە و کۆمەڵێک لە با بڵێن ئەو کێشانی کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەڵام وردە وەکو ئەوەی کە چەک یعنی با بڵێن وەکو پەیامەکان هەمووی و هەموو دروشمەکان بەکار هاتووە، بەڵام وردە بۆ لایەنی عێراقی دەرکەوتۆ کە ئەمانە تەنها دروشم بووە، بەڵام لە ئەنجامی عملیە لەسەر مێزی گفتوگۆ یاخود لە کاتی ڕووداوەکان یا لە کاتی کارەسات و کێشەکانە هەمووی پوچەڵ کراوەتەوە یاخود لاواز کراوە. ئەمە لە بەرامبەر حکوومەتی عێراقی، لە بەرامبەر هێزە هەرێمایەتیەکانە هەمیشە بە هەمان شێوە چەند جارێک یاخود زۆر جار پەیام نێراوە و دروشم بازی کراوە لە بواری ئەوەی کە ڕێگە نادرێ بۆ نمونە بەزاندنی سنوور لەلایەن تورکیا و لەلایەن ئێرانەوە. بۆ نمونە کە دوو وڵاتە طبعاً ئێمە لە ڕووی هێزەوە توانای ڕوبەڕووبوونەوەی ئەو دوو هێزەمان نییە بە دڵنیاییەوە، بەڵام خۆ ناشکرێ پەیامێک بدەیت کە دواتر لەسەرت ببێتە ماڵ وە جێبەجێ نەکرێ. چۆن ئێستا ئەردۆغان بۆ نمونە کاتێک هەڕەشە لە دەکا لە ئەوروپا دەڵێ ئێمە ئەگەر ئێوە داواکاریەکانی ئێمە جێبەجێ نەکەن ئێمە چی دەکەین؟ ئێمە ئەوروپا دەخنکێنین. یعنی لە چی دەخنکێنن؟ بە پەنابەر خۆ دیارە لە کاتی پەنابەراتیان ئەزانی چی فەوزای کرد بە فعلی دەتوانێت هەڕەشەکەی جێبەجێ بکە. کاتێک ئێران هەڕەشە دەکات دەڵێ ئەگەر بێت و کەشتیەکی ئێمە لە دەریاکانی با بڵێن لە زەریای ئەتلەسی کاتێک نەوت دەبا بۆ پەنزویلا ئەگەر هێرشی بکرێتە سەرەوەی ئێمە کەشتیەکانی ئەمریکا لە خەلیجی فارس با بڵێن تێک دەشکێنین، یعنی ئەمریکا گەیشتۆتە و قەناعەتی کە دەتوانێت بەشێک لەو هەڕەشانەی جێبەجێ بکە. بەڵام مەبەستمەوەی ئێمە کاتێک پەیامەکان دەنێرین یان بەڕاستی پەیامی تەسلیم بوونە لە بە هەندێک حاڵەتە یان پەیامێکی لە خۆبایی بوونە بەبێ ئەوەی بە فعلی بتوانین جێبەجێ بکەین. لە ئاسی ناوخۆشە تقریبا یعنی متمانەی خەڵک بە دەسەڵاتی سیاسی و سیستەمی سیاسی گەیشتۆتە ئاستێکی زۆر مەترسیدار. دەتوانین باشترین ئاماژە لە ئینتیخابات و لە هەڵبژاردنەکانە بیبینێنەوە. کاتی هەڵبژاردن دەکرێت ئاخر هەڵبژاردن بە پێی داتای ڕسمی کۆمیسیۆن نزیکی با بڵێ نەگەشتۆتە لە 160 خەڵک کە بەشداری کردو. ئەمە جگە لەوەی کە کۆمەڵێک دەنگ کە بە پوچەڵ بووە و کۆمەڵێک خەڵکی تریش لەوانەیە هەر خۆی خودی لایەنەکان تۆمەتی تەزویر دەدەنە پاڵێکتری ئەو ڕێژەیە بەشێکی زۆریش لە خەڵک کە 18 ساڵ کەمترێک کەواتە ڕێژەیەکی زۆر کەمی هاوڵاتی بەشداری با بڵێن هەڵبژاردننی کردووە کە پرۆسەیەکی دیموکراسی. ئەمە نیشانەی چێ؟ نیشانەی ئەوەیە کە پەیامەکانی حیزبە سیاسیەکان بۆ هاوڵاتیەکانی پوچەڵ بووتەوە خەڵک متمانەی بە دروشمەکانی لایەنە سیاسیەکان نەماوە. طبعا ئەمە بەشێکشی پەیوەندی بەوە هەیە کە هەر ڕەمزە نەتەوەیی و نیشتیمانیەکانی خەڵکیش با بڵێن یاخودەوەی کە گشتین لەلایەن حیزبەکانەوە چوو کراونەتەوە بۆ ئاستی بۆ نمونە ئاڵا خاک بووە کەسایەتیە نەتەوەیی و نیشتیمانیەکانمان کراون با بڵێن کراون بە ڕەمزێک بۆ حیزبێکی سیاسیان حیزبە سیاسیەکان
کایتر ئەمە ژوای لێ هاتووە بەڕاستی خوێندنەوەی جەنابەت ئەمە بڵێن بە هوشیاری ئەکرێ یان بە ناهوشیاری ئەکرێ لە ڕاستیە جۆرێ هۆشیاری دوو هەردوو چێتی هەردوو جارێک بەشێکیان بە پلان و بەرنامە دەکرێت بە پلان و بەرنامە دەکرێت بۆ ئەوەی لە ڕاستیە بێبەهاکردنی سیاست و بەردەوامبوون لەسەر ئەو شێوازە بۆ ئەوەی بەردەوامبوون لەسەر ئەو شێوازە حکومڕانیە ئەمە پێی دەوترێ هۆشیاری مزەیف یعنی با بڵێن وەعی زائیف کە لای خەڵک دروستی دەکەی لای خەڵک دروستی دەکەی بەشێکشیان بە نەزانی دەکرێت بەڕاستی کە هەردووکیان نەزانیەکە دەبێ هەوڵ دەی فێربی طبعاً کە نازانی بە نەزانی کار نابێ بکەی دەبێ هەوڵ دەی فێربی کە دەشیزانی دەبێ ئەو کاتە خەڵک فێربێ بۆ ئەوەی چاواشە نەکرێت کەواتە کاتێک دەسەڵات دەزانێ دەبێ وا لە خەڵک دەکات نەزانێ دەبێ خەڵک بزانێ بۆ ئەوەی با بڵێن هەڵمە خەڵەتێ بۆ پەیامە ڕەمزیانە وە کاتێکیش نوخبەی دەسەڵاتدار نازانێ دەبێ هاوڵاتی بگاتە ئەو ئاستەی کە پێی بڵێت و نایزانی و ئەوەش ڕاستەکەیە طبعاً ئەمە پرۆسەیەکی ئاڵۆزەکە پێی دەوترێت پێگەیاندنی کۆمەڵایەتی سیاسی واتە تەنشیعەی سیاسی پێویستە لە خێزانەوە ئەم پرۆسەیە ئەگەر کار لەسەر هاوڵاتی بکەین پێویستە لە خێزانەوە بۆ هاوڕێ و بۆ ناوەندەکانی فێربوون و بۆ ناوەندە ئایندیەکان و بۆ حیزب و بۆ کۆی کۆمەلگا کە ئەم پرۆسەیەکی درێژخایەنە بەڵام ئەوەی پەیوەندی بە دەسەڵات و حکومڕانیەوە هەیە ئەوە بە پێی بنەماکانی حکومڕانی دروست دیارە کە پێویستە دەسەڵاتێکی شەفاف کار بە سەروەری یاسا بکە و لێپرسینەوەی سیاسی لێپرسینەوە لە ئاستی حکومڕانیە هیچێک بێ لە بنەماکان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ناناوەندێتی دەسەڵات ئەمە لە ئاستی دەسەڵاتە بەس لە ئاستی کۆمەلگاشە پێویستە کۆمەلگا هۆشیار بکرێتەوە و هۆشیار بێتەوە بۆ ئەوەی هۆشیاریەکی مزەیەفی پێ با بڵێن پەروەردە نەکرێت لەسەر هۆشیارێکی مزەیەف بۆیە زۆر جار هەیە ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەبینین یعنی با بڵێ ڕەش دەکرێت بە سپیش دەکرێت بە ڕەش لە هەمان کاتە هەر ئەو پەیامەیە کە خودی دەسەڵات و حیزبەکانی کۆمەلگا دەیانەوێت خەڵک وە بەو لە ئەخیرە کاتێک کەسپی ئەیکن بە ڕەشیان ڕەش ئەیکن بەسپی و مزەیف بێ ساختە بێ باشە فەیک بێ گەفێکە بۆ سەر ئاسایشی بڵێن بەعام ئاسایشی کوردستان ئیتر لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی پەردەکان خوش وانە بە دڵنیاییەوە ئێمە پرسیارێک بەڵێ من هەروستم ئەو کۆمنتە بڵێن یەک دوو دێر لەسەر ئەوە بڵێ کاتێک کە وای لێ دێ خەڵک بە هۆشیارێکی مزەیەفی بۆ دروست دەبێ و متمانەی بە سیستەمی سیاسی نامێنێ ئەم هۆشیارە مزەیەفە وای لێ دەکا کە یاخود بە چاوکوێرانە با بڵێن بە بێ بیرکردنەوە تەئیدی حیزبێکی سیاسی یان دەسەڵاتی سیاسی بکە بە هەموو هەڵەوکەم و کوڕیەکانەوە یاخود بە پێچەوانەوە لە هەموو حاڵەتە باشەکانیشە ئەو هەر ڕەتی بکاتەوە بۆ نمونە ئەو کاتە ڕەتکردنەوەکەی پەل دەکێشێ بۆ ڕەتکردنەوەی پیرۆزیە نیشتیمانیەکان بۆ نمونە کە باسم کرد وڵات و خاک و نیشتیمان و ئاڵا ئەوانە هەمووی گەورەترە لە حیزب و کەسایەتی سیاسیەکان بەڵام ئەو وەعیە زائیفە وای لێ دەکا کە لە ڕاستیە پیرۆزیەکانیشی لە ناشرین بێ و پیرۆزیەکانیش بە هی حیزبەکان بزانێت کە ئەمە غەڵەتە ئەمە شتێکی خراپە و پێویستە ئەو لەو کاتەیە هۆشیارکردنەوە بکرێتە ئەمای کارکردن دکتۆر هەوڵ بدە لەم پێنج خۆڵەکە دوای کە دەگەڕێنەوە بە زۆمێکی تر لێرە بن دوو پرسیار بۆمان هاتووە پرسیارێک لە پرۆفسۆر یاریدەردە زوبەیدە سەید ساڵح ئەڵێت ئەدای ڕەمزی دوای سڵاو ئەدای ڕەمزی لە وڵاتی وەکو ئەمریکا یان فەڕەنسا بە چ ئاراستەیەکە چ جیوازی فەرق جیوازی هەیە لەگەڵ ئەدای ڕەمزی لە تورکیا یان عێراق یان کوردستان و پرسیارێکی تریش لۆمان هاتووە لە خاتوو ڕایان سوار ئەڵێ ئەوەی کە ئایا تا چەند ئەدای ڕەمزی بەڕای خەڵک بە حکوومەتەوە و حزبەکان کام دەکاتەوە ئیتر خوێندنەوەی جەناب بۆ ئەم هەردوو پرسیارە
دەست خۆشوەڵا پرسیارێکی زۆر دقیقە پرسیاری یەکەم بە تایبەتی کە ئەگەر قسەی لەسەر بکەین پرسیاری یەکەم سەبارەت بە جیاوازی طبعاً ئێمە کە باسی حکومڕانی دروست دەکەین وڵاتانی پێشکەوتوو وڵاتانی کە لە ئاستێکی باشی حکومڕانی دروستن دەبێت ئەدا ڕەمزیەکانیان بە پلان و بەرنمەیەکی زانستی دیراسەکراو بەکار بێت کاتێک حیزبێکی سیاسی بۆ نمونە کاتێ باسی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەکەین ململانێ و منافەسە لە نێوان دوو حیزبی سەرەکیە کە کۆماریەکان لەگەڵ دیموکراتەکان هەر هەڵەیەک لەلایەن یەکێک لە ئەو حیزبانە بۆ نمونە ترامپ کە نوێنەرایەتی کۆماریەکان دەکا و ئێساشکە بۆ نمونە جۆ بایدن یا هەر کەسێکی تر کە منافەسەی ترامپ بکە زۆر کار لەسەر ئەدای ڕەمزی دەکرێت بەڵام هەر هەڵەیەک و هەر خەلەلێک لەو بارەیە لە دەستدانی کورسی دەسەڵاتە بۆیە زۆر بە وریاییەوە پێویستە مامەڵی لەگەڵا بکرێەوە بە شێوازێکی دروست بەکاردێ و لە خزمەتی کاتێکیش عفوەن کاتێکیش لە ئەمریکا کاتێک هێرش دەکرێتە سەر یەکتری و سەر با بڵێن حیزبەکان یاخود سەر کەسایەتەکان بەڵام بابەتە نیشتیمانی و نەتەوەیەکان هەمیشە پیرۆزە و هیچ یەکێک لە حیزبە سیاسیەکان و هیچ کەسێک لە کاندیدەکان ناشکێنەوە پیرۆزیانە بەڵام لە وڵاتانی دواکەوتو یاخود ئەوانەی کە تازە پێگەیشتون طبعاً تورکیا دەکرێت بە ناوەند حسابیکەی نە وڵاتێکی پێشکەوتووە بە معنای لە حکومڕانی دروستە نە وڵاتێکی دواکەوتوشە بۆیە لە تورکیا ئاستەکە جیاوازە و دەکرێت بڵین نە ئەوەیە کە لە وڵاتانی پێشکەوتوو هەیە نە ئەوەی لە وڵاتانی دواکەوتوش هەیە بەڵام لە هەرێمی کوردستان تقریباً لە ئاستی سێهەمە کە دەتوانین بڵێن لە وڵاتانی دواکەوتوو یاخود تازە بەرەو گەشەکردن دەڕوا کە ئەمەیان بە شێوازێکی زۆر نادروست و بە شێوازێکی زۆر سلبی بەکاردێک کە ئێمە ئاماژەمان پێدا بەڵام تورکیا حاڵەتێکی تایبەتە دەکرێت قسەی تایبەتی لەسەر بکرێت چونکە لە تورکیا شێوە دیموکراسی هەیە بۆ حیزبە سیاسیەکان بەڵام ئەو حیزبە سیاسیانەی کە لە چوارچەوەی دەستوری تورکیا کە دەستورێکی ئەلمانی نەتەوەییە بە تایبەتی ڕێگە بە هیچ بە حیزبی تر نادا لەسەر ئاستێکی لەسەر ئاستی نەتەوەکانی تر ڕاستە هەدەپە ئەرزیەتی کارکردنی ناوچە کوردیەکانە و دەنگدەری کووردە بەڵام خۆی حیزبێکی کوردی نییە بۆیە ڕێگەی پێدراویش دوای و گۆڕانکاریانی کە ڕوویدا بۆیە ئەمە نازان پرسیاری دووەم مەگەر بەبیرم کرد ئەڵێت حکوومەت و خەڵک باشە پەیوەندی و ئەدای ڕەمزی چۆنە و سەرەدەری حکوومەت و هەڵسەنگاندنی کار بۆ ئەدای بڵێن ئەوەی حکوومەتی کوردستان ئەڵێت یعنی ئێمە ئەگەر بە خێرایی تەماشای ئاکشن و ڕیئاکشن بڵێ بەڵێ لە بواری سیستەمە سیاسیەکانە دوو زانای بەناوبانکەن کە گابریل ئالمۆند لەگەڵ دیڤید ئێستن کاتێک با بڵێن بۆ شیکارکردنی ئەدای سیستەمی سیاسی با بڵێن تیۆریکیان داناوە یاخود دوو تیۆرە کە هەردووکیان تەواوکەری یەکترین تیۆری وەزیفی لەگەڵ تیۆری سیستەماتیک کاتێککە باز دەکرێت سیستەمی ئەوەی کە پێوترێ ئینپوت و ئاوتپوت کاتێک هاوڵاتیان داواکاریەکانی خۆیان دەدەنە سیستەمی سیاسی ئەوە دەکرێت بەکو ئینپوت مامەڵی لەگەڵا بکەی مدخەلاتی سیستەمی سیاسی دوایی تحلیل دەکرێت و دەگەێنرێ بە ناوەندەکانی بۆ نمونە حکوومەتیش شێوازی وەڵامدانەوەی بە خێرایی یاخود بە خاوی بە وەڵامێکی ئیجابی دەداتەوە یان سلبی یان وەڵامێکی ڕەمزی دەداتەوە ئەمە دەبێتەوە ئەوەی کە پێ درێت فیدباک ئەو وەڵامە بە تایبەتی ئەگەری من باز لە وەڵامە ڕەمزیەکان دەکەین وەڵامە ڕەمزیەکان دەبێتە ڕیاکشن بۆ هاوڵاتی ئەویش دەیکاتە تەئید دەیکاتە پاڵپشتی طبعاً وەڵامەکان بە گوێرەی ئێستا ئەگەر لە کوردەواریە پندێکەیە دەڵێ بۆیە پێ دەڵێ مامە بۆی چۆلەکەم بۆ بگری وانە بۆیە کاتێک تەئیدی حکوومەت دەکەم کاتێک داواکاریەکانم جێبەجێ بکات طبعاً ئێمە باسی داواکاری گشتی بۆ بەرژەوەندی گشتیەکەی نەک داواکاری شخصی بۆ نمونە بە شێوازی نادروست کاتێک خەڵکێک تەئیدی ترامپ دەکا بۆ ئەم خولەی دووەم بۆیە تەئیدی دەکا کە پێی وایە 4 ساڵی ڕابردوو داواکاریەکانی جێبەجێ کردووە کاتێکیش تەئیدی ناکا پێی وایە کەواتە ئەم ڕیاکشنە پەیوەندی هەیە بۆیە ئەگەر ئەدای حکوومەتی هەرێم بە هەڵبسەنگێنی وەکو وتمان پێویستمان بە ڕاپرسیەکی بێلایەن و گشتی هەیە بەڵام هەستی پێ دەکەین کە لە ڕاستیە کاتێک بەڵێنێک دەدا
ڕیاکشنی خەڵک بەرامبەری جۆر بە جۆرە بەڵام بەشێکی زۆری سلبیە ئیلا ئەوانە نەبێت کە لە چوارچێوەی حیزبی بیر دەکەنەوە. بەڵێ دکتۆر پرسیارێک لەمان هاتووە ئەڵێت لە مامۆستا محەممەدەوە ئەڵێت لە کوردستان شتێک دەسەڵاتی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان شتێک هەیە بە ناوی ئەدای ڕەمزی باشە و هەڵسەنگاندنی ئێوە زیاتر بۆ بڵێن هەگەر هەیە چۆنە و بزانم پێشترت لە قەسەکانی خۆت باست کرد بەڵام ئەگەر بکرێ بە تیرۆتەسەلەوە وەڵامی ئەم بەڕێزە بدەوە. بەڵێ فەرموو دکتۆر. بەڵێ ئەگەر مەبەستی ئەوەیە یعنی شتێک هەیە لە هەرێمی کوردستان بە ناوی ئەدای ڕەمزی؟ بەڵێ 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 بە دڵنیاییەوە لە ئەدای ڕەمزی بابەتێکە هەموو سیستەمێکی سیاسی چ باش بێت چه خراپ بێ چ سەرکەوتوو بێ چ شکست خواردوو بێ ئەدای ڕەمزی هەیە بەڵام وەکو باسمان کرد جیاوازی هەیە لە نێوان ئەدای ڕەمزی وڵاتێکی پێشکەوتوو یاخۆ سیستەمێکی سیاسی پێشکەوتوو لەگەڵ ئەدای ڕەمزی وڵاتێک یا سیستەمێکی سیاسی دواکەوتوو. ئەدای ڕەمزیش بەڕێزان یعنی دەکرێت زۆر بە فراوانی تەماشای بکەین. بۆ نمونە شێوازی حتا شێوازی با بڵێن قسەکردنی بەرپرسێکی باڵا دەکرێت هەندێک ئەدای ڕەمزی لێ بخوێندێتەوە کاتێک کە قسە دەکا. بۆ نمونە کاتێک بەرپرسێکی باڵا دەچێتە ناو خەڵک و قسە لەگەڵ خەڵکەکەوە دەچێت وەکو کەسێکی سادە مامەڵەکە ئەوە ئەدایەکی ڕەمزیە کاتێک بۆ نمونە بەڵامەوە لە وڵاتێکی دواکەوتوو کاریگەریەکەی زۆرە لە وڵاتێکی پێشکەوتوو حاڵەتێکی ئاساییە. بۆ نمونە کاتێک سەرۆکی وڵاتێک بە پاسکیل بڕوا لە یاسەرۆک وەزیرانی بۆ نمونە هۆڵەندا حاڵەتێکی زۆر زۆر ئاساییە. چەند جار ئێمە بینیمانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنانەت لە سەردەمی کۆرۆنایە بینیمان سەرۆک وەزیرانی بەریتانیا کە هیچێکە لە وڵاتانی ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایش لە سوپەرمارکێتێک کوردێک چوو مقابلەی کرد و ڕسمی لەگەڵ کرد هاتبوو وەکو کەسێکی هاوڵاتی شتێک ڕی بۆ ماڵەوە لە دوای کاری خۆی. بەڵام ئەگەر بێت و سەرۆک وەزیران لە عێراق یاخود لە هەرێمی کوردستان یان لە وڵاتێکی تر لە وڵاتانی دنیای دنیای دواکەوتوو ئەم حاڵەتە پەیامێکی دری لە بەرچاوە. بەڵام ئەمە ئایا حاڵەتێکی ئاسایی بەرپرسەکەیە و خەڵک بە ئاسایی وەری دەگرێ یاخود نا؟ زۆر جار ئێمە لەکوێ دەیبینینەوە حاڵەتانە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بۆیە خەڵک متمانەی بەو تەمسیلیە نیە وەکو جۆرێک لە تەمسیلی دەیبینێ نەک وەکو لە حقیقەتی یاخود کاتێک بەرپرسێک ببینی بەبێ حیمایە لە وڵاتی ئێمە حاڵەتێکی نائاساییە. بەڵام کاتێک لە لای خەڵک لە لای زەهنی خەڵکە لە ڕاستیە ئاستی هۆشیاری خەڵکەکە لە ئاستێکی خراپا بێ بەرپرسێکە تا حیمایی زۆرتر بێ لای ئەو گەورەتر و بەهێزترە. یعنی بۆیە شێوازی دروستکردنی فەرمانگەکانیش هەر بۆ خۆی دەتوانێت ڕەمز بگەێنێ ئایا بە چ شێوازێک دروست دەکرێت. یعنی بۆ نمونە یەکێک لە وڵاتەکانی ئەسکەندنافیا با بڵێن ئەنجومەنی پارێزگا بۆ نمونە بە شێوەیەکی چی دروستکراوە بە شێوەیەک دروستکراوە هەموو ئەندامەکان دەبینی لە ژوورەوە کەواتە پەیامێک دەدا بە خەڵک کەڵێ ئێمە شەفاف مامەڵە لەگەڵ خەڵک دەکەین نوێنەرەکانتان ببینن لەو شوێنە چۆن مامەڵە دەکەن. بۆیە لەسەر ئەساسی ئەم بابەتە دەکرێت مامەڵە لەگەڵ ئەم پرسەیە بکرێ. هەروەها کاتێکە ئەو دەرگایە بکەمەوە ڕاستە ئەوە کاتێک ما عەفوەنەوە لە دەرگایە نەکردمەوە ئەو حاڵەتانەش ڕوو دەدا. کاتێک کە مامەڵە لەگەڵ ئەوەش ئازایەکە بمینم بڕۆن ئەوە زۆر شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەوەش ئەگەر ئێستا ئاوا خۆت تێک بدەی و مشەوەش بی ئەو کاتە ئەدایەکی سلبی پیشانەدا. بەرحاڵ بۆ وەڵامی ئەو بەڕێزە بەڵێ بە دڵنیاییەوە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان ئەدای ڕەمزی هەیە بەڵام کاڵی ئەدای ڕەمزی هەیە خۆ تۆ ناڵی باشە یا خراپە. کاتێک
هەڵسەنگاندن دەکەی و کاتە دەڵێ ئەدایەکی باشی هەبووە بەڵام دەبێ بڵێ لە چ کاتێک و لە چ شوێنێک بۆ نمونە ئێمە با بڵێن بۆ نمونە ئێمە ڕیفراندۆممان کرد ئایا ڕیفراندۆم ئەدایەکی ڕەمزی بوو لەگەڵیشە ئەدایەکی قانونی بوو کاتێکە وتار و بانگەشانەی کە لایەنگران و دژەکانیان مامەڵەیان لەگەڵا کرد هەردووکیان ئەدایەکی ڕەمزیان پێشکەشە کرد بەڵام دواتر نەتایجەکانی وەکاردانەوەکانی لە ئاستی ناوخۆی لە ئاستی نێودەوڵەتیە دەکرێت مامەڵی لەگەڵا بکەیت تەنانەت کاتێک جلوبەرگێک پێشمەرگە کاتێک جلوبەرگێک لەبەر دەکات شێوازی لەبەرکردنی جلوبەرگەکە یاخۆت شێوازی بەرگەکەی ئەدایەکی ڕەمزی دەدا بە لایەنە کاتێک ئاڵایەک بەرپرسێک ئاڵایەک دەکا بە سنگیەوە کاتێک دەچێت بۆ وڵاتێکی تر ئەدایەکی ڕەمزی دەدا بە لایەنەکانی تر ئەمە سەدان نمونەی تریش لەو شێوازانە هەیە و بە دڵنیاییەوە لە هەرێمی کوردستانیش هەمانە چ بە سلبی چ بە ئیجابی بەڵێ پرسیارێک لۆمان هاتووە لە ئامەد کاوا قوتابی لە زانستە سیاسی پەیوەندیدەکان لە زانکۆی کوردستان هەولێر کوردستان هەولێر ئەڵێ باشی حکومڕانی بەڕەهەندەکەی ڕێژەیە هەبوونی ئەدای دیمنیشن ڕەمزی نابێتە جێگای گۆمان بۆ هاوڵاتیەکان لەسەر چاکی یان باشی حکومڕانی بە تایبەتی بۆ کوردستان یعنی جەنابە چۆن ئەمە ئەخوێنێتەوە لێرەوە بزانم ئەو بە ڕێزا ڕوونکردنەوە یعنی با بڵێن مداخەلەیە یا پرسیار بزانم ڕوونکردنەوەیە ئەڵێتن زیاتر نابێتە جێگای گۆمانی بۆ هاوڵاتی لەسەر باشی حکومڕانی ئیتر چۆن ئەخوێنی ئەمە لە سەر کاتێک طبعاً ئەدای ڕەمزی هەر سیستەمێکی سیاسی لە ڕێگای کارکتەرە سیاسیەکانەوە دەکرێت یاخود لە ڕێگای با بڵێن ناوەندەکانی دەسەڵات و یاخود لە ڕێگای دام و دەستگاکانی دەسەڵاتەوە دەکرێت کاتێک دەبێتە جێی گومان ئەگەر بێت و جارێک بەکار هات بەڵام دواتر جارانی تر چەند جاری تر بەکار هاتەوە بەڵام نەتیجەی نەبوواتە خۆی ئەدای ڕەمزیش سنوورێکی دیاریکراوی هەیە بۆ نمونە کاتێک تۆ بەڵێنێک دەدەی بە هاوڵاتیەکانی خۆت ئێمە بۆ نمونە بەڵێنی چارەسەرکردنی کێشەی کارەبا لە ساڵی 92 لە هەرێمی کوردستان ئەو بەڵێنە هەیە لەوانەیە لە 92 93 94 هەتا 2013 بۆ نمونە خەڵکانێک هەبێ باوەڕیان وا بوو بێکارێمی کوردستان دەتوانێت ئەو کێشەیە چارەسەرکە بەڵام لە ئێستاە گەیشتۆتە ئاستێک ئەگەر بە فعلی بە مەلموسی چارەسەری ئەو کێشەیە نەبینەوە متمانە یاخود بە گومانەوە مامەڵی لەگەڵا دەکەن بۆ نمونە پاشەکەوتی موچەیە یاخود هەندێک تر یان کێشەکانی لەگەڵ حکوومەتی عێراق ئێستا کەم کەس هەیە تەنها باسی چ دەکرێت ئەولەویاتی خەڵک لە ئێستاە بۆ کێشە داراییەکانە کە لە کاتێکە کێشەکانی تر گرنگترە لە ڕووی نەتەوەییەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە بەڵام ئەولەویاتەکان گۆڕانکاری بەسەر هاتووە چۆن ئێستا لە ئەوروپا یا لە ئەمریکا یان لە وڵاتانی تر ژینگە یەکێکە لە ئەولەویاتەکانی خەڵک وەکو ئەو هەڕەمەی کە ماسلۆ کاتی خۆی باسی کردووە بەڵام ئەولەویاتی ئێمە پێچەوانە بۆتەوە لە داواکاری ئەساسیەکانەوەیە لە بنی هەڕەمەکەین بۆیە هەمیشە بە گومانەوە سەیری یاخودگوێ یان ڕیاکشنمان هەیە بۆ بەڵێن و پەیامە ڕەمزیەکانی بەرپرسان بە هەر ئاسێکاوێت چه حیزبە حکومڕانەکان چه ئەو حیزبانەشی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەدات ئێستا ئەچنە بەشی کۆمنت و پرسیار لە مامۆستا کاروان دەستی پێیکن مامۆستا کاروان مستەفا فەرمۆ جەنابەت ئەگەر کۆمنتت هەیە و ئەنەلایزێک ئەگەر لۆمان هەوڵی لە ماوەی سێ خۆڵک بەڵێ فەرمۆ بەڵێ پێشەکی زۆر سپاس بۆ دکتۆر ئەمین و بۆ کاک سامان و هەموو ئەو برادەرانەی بەشدارن ئەم شەو بابەتێکی زۆر گرنگە بەڕای من ئەدای ڕەمزی کۆنێکشنێکی تەواوی هەیە لەگەڵ دیموکراتیەت یعنی ئەو وڵاتانەی تۆ چەند دیموکراتێت لە وڵاتانە گەشەی سەندی بێ ئەوەندە دەتوانی بڵین
ئەدای ڕەمزیت باشتر دەتوانی بەرجەستە بکەین. من پێم وایە ئێمە لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی سڕای ئایدۆلۆجی جارە دەرنەچوین، یعنی نەکەوتوینە بینە ئەوەی کە ڕیاکشنمان لەگەڵ دەورا و پشتمان و لەگەڵ کێشەکان کە دێتە پێشمان ڕیاکشنێکی کە پلان بۆ داڕژراویان دوورمە و دابێ. هەموو ڕیاکشنەکانمان ئانینە، لەبەرەوەی تا ئێستا ئێمە بینینەکی دووربینانەمان نەبووە لە بۆ داهاتی خۆمان، نەمانتوانێەوە خوێندنەوەیەکی دووربینانە بکەین بۆ ڕەوشی هەم ناو خۆمان لەسەر هەموو ئاستەکان لە ڕەوشی سیاسی استراتیجی ڤژن ئەوی شتێکێکە بەڵێ لە ڕوئیابینین بەڵام ڤژن یەکێکە بڵێن لە پیلەرەکانی دەسەڵاتی باش لەسەر قسەی جەناب. بەڵێ ئەمە دەتوانم بڵێم ئەوەیە وای کردو ئێمە لە چوارچەوەی تەسیراتی سڕای ئایدۆلۆجی مانگیتەوە نەمانتوانیوە تا ئێستا پرۆتۆکۆلی بابرین ئەدای ڕەمزی خۆمان هەبێتن کە سیاسەکانمان کە بابرین ڤیژنێکی سیاسی درێژخایانمان هەبیتن بتوانین لەسەر ئەو ئەساسە هەنگاو بنین بۆ پێشەوە. بۆیە دەبینین کە بابرین قۆناغێکی سیاسی دێتە پێشمان ئێمە بە تەواوەتی خۆمان بۆ حازر نەکردێ، بۆیە هەندێک جار تووشی کێشەوا دەبینەوە کە خۆمان ئامادە نەکردو، بۆیە چارەسەرەکان بەجددی تەعقیداتی دەکەوێتە ناوێ. بۆیە پێم وابی ینی ڕەوشی دیموکراتی یان بابرین ڕەوش دیموکراتی لە هەرێمی کوردستان لە عێراق و لە هەموو ناوچەکە بەڕاستی کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر بابرین لەسەر حکم ڕانی بە شێوەیەکی گشتی لەم وڵاتانە و پێم وایە ینی بابرین گوناحێکی گەورەیە خۆمان مقارنە بکەین بە تەنانەت بە وڵاتێک وەکو تورکیا کە تاریخێکی دوور و درێژیە لە حکومڕانی تەنانەت لە زمانی عوسمانیەکانەوە تا ئێستا. بۆ پێم وابیتن ئێمە ناڵێم خراپین، ئەوەی کە هەیە باشە، بەڵام دەکرێت حکوومەتی هەرێم بە پشتبەستن بە خەڵکانی ئەکادمی، بە خەڵکانی با بڵێن خاوەن خیبرە و ئەکسپیرینس و خوێندەوار لەم بابەتە بتوانێت ینی ڤیژنێک دروستکە ینی بۆ داهاتوو کە پێشبینی باشتر بکە بۆ داهاتوومان و دائیمەن ئێمە هەنگاوێک لە پێشتر بین لە پێشاتەکە. بەڵێ زۆر سپاس. مامۆستا سەروەت قەهار فەرمۆ ئەگەر جەنابەت. سڵاوتان لێبێ مامۆستایان. وەڵاهی ئەمن کۆمنتێکی وام نییە، بەس چەند قسەیە یەکەمیان بۆ دکتۆری بەڕێز دکتۆر گیان زۆر بەخێر بێت. نازانم ئاستی سەقافی من باش نییە یان بابەتەکانی تو تۆزێک تێکەڵ بوو زۆر باش تێ نەگەیشت، ینی بەڕاستی ئەوەی پێویست بوو نەگەیشت. بەڵام بەعام شتێک هەیە. بەڵێ خەلەکە لە من بۆ بە دڵنیاییەوە ئەوەی کە ئێمە تاوەکو ئێستا حکومڕانیەکی باشمان نییە لە کوردستان. بە بینینی من ئەوەن بۆ سێ هۆکاری دەگەڕێنەوە. بەڕاستی یەکەمیان ئەوەیە مەسەلەن کێشە لە تاکەیە، تاچی کورد خۆی تاکێکە ناتوانێت خۆی ماندووکە، بە دوای هیچەوە نییە، لەگەڵ ڕێزم زۆرینە بێ پلانە، یعنی شتێشی نییە لی دیار بێ بۆی بڕوا. دائیمە معەڕەزە مێژوو بە خراپی بەسەر خۆیدا دووبارە دەکرێتەوە. لە فەلسەفە شتێک هەیە پێی دەگوترێت تەمسیل سەقافی. باشە ئەمن بۆ خۆم هیچم پێ ناکرێت، تااقەتی هیچم نییە، چاوەڕێ دەکەم یەکێک بە دیار کەوێت شتێکی نوێ بکەم ئەمن بە دوای فۆڵۆیکەم ئەو چی بوودەم بەس بە دوایدا هیچی دیکەم. ئەوە یەک لە هۆکارەکە. هۆکاری دووەم چییە؟ مەسەلەن بە درێژایی مێژوو چێ ڕێبەری ئەو میلەتە بووە؟ هەر یان مەلا بووە یان شاعیر بووە، ئەو دۆش دیارە ئیشیان چیە مەسەلەن، یاخود مەسەلەن بە عەشایر بەڕێن بەڕاستی ئەو وڵاتە ناچێتە سەر سیستەم. ئەوەی دووەم هۆکار. هۆکارێکی دیکەش چییە؟ بارودۆخەکە وایە بەڕاستی. چەند ڕۆژێک پێش ئێستا توێژینەوەیەکم خوێندەوە دەڵێ ئەتوو بۆ ئەوەی
کۆمەڵگایەکی تەندروست و داهێنەر ئەو دووە تەندروست و داهێنەر پەروەردە بکەیت دەبێت لایەنی کەم 40 ساڵ ئەو وڵاتە بە هیچ شەڕێکی گەورە و هیچ ئەزمەیەکی سروشتی دانەچوێت دیارە 40 ساڵی ئێمە چۆن بۆ مەسەڵەن هەر لە شەڕی عێراق ئێران و شەڕی ناوەخۆ و داعش و داگیرکردن و هەموو ئەو شتانە حکومڕانی باش چییە بەڕێز باسی هەرەمەکەی ماسلۆت کرد حکومڕانی باش ئەوەیە ڕنگدانەوەی داواکاریەکانی کۆمەلگات ڕەنگە لە ئەمریکا خەڵکەکەی داواکاریەکی هەبێت لە کوردستان شتێکی دیکەیە ئەمە ئێستا لە بنەوەن ئێمە ئێستا هێشتا داواکاریە فسیۆلۆجیەکانمان دابین نەکراوە هەتا بەسەرکەوین بپڕژێن لەسەر شتەکانی هەر ئەوەندەم هەبوو دەستان خۆ زۆر سپاس دکتۆر جان کاکسامان زۆر سپاس دەست بردن زۆر سپاس بۆ بەشداری مامۆستا کاروان و سەروەتها ئەگەر بەڕێزێک کۆمنتی هەبێ بە بفەرمۆ ئاگادارمان بکەنەوە دکتۆرە زوبەیدا بەس ئەنمیوتی بکە دکتۆرە gelek spas bû Dr. Emînî û gelek spas bû te jî mamosta Saman ev xwe babetekî gelekê mifa bû wek min pisyarê jî yani pisyara min a esasî ew bû ke Dr. Emînî gelek başî jî bersiva wê da bes nisbet bi edayê ev edaya تماشا بکەین یعنی وەک بەشداربووەکێ هێژە ئاماژەپێدای ئێکش یا پەیوەستە دموکراتیبوونا کۆمەلگەهی وەکە ئەو ئەلێمنت ئەو ڕەگەزت دموکراسی چەند کۆمەلگەهێکی دا زێدە بن وەک دکتۆر ئەمینیژی ئاماژەپێدای نشیه مثلا ترکی گن عراقیان گتتوی خانه دا که وقتا ترکی چون که اندک المنت دموکراسی زیاده درش کمالگه ما یان شوالات که دی لوماجی بس اول کدی که از بینم گلک یا مهمه بو ولات پیشکفتی اف ادای سیه از بینم گلک یا پیوسته لایانی اکادمی و پلان جیبن بونمونه از نابینم کن کردستان یان وان ولات پیشکفتی او لینک سیاست و زانینگه ها گلک پیز بیتن اف ادایه یعنی اف ادای تمثیل کمالگه دی بونمونه از 10 سال لپاریز از نکاج اندام مختبره که سوسیولوژی ما یعنی هر ادای نیکولا سارکوزی تو وقت خدا یان فرانسوا اولاند یان نوکم مانوئل ماکرون يعني بو هر برسكه يعني استشاره يان او وان مختبرات سياسي يان وان مختبرات سوسيولوجي كان شنيكو او دبيت ادايا كوتيتا نيشادان سياسات دا كواتا بيبيت ادايا كا وخاندي بيتن توان كمال گاودا اف ادايا تينا وخاندن پیش وقت شلای شارزا و زانایا و يعني چند بو لاین سیاسی که واتا یعنی بکرتی از بجم ایک یا پیوسته دموکراتیزه بونا کمالگه آوه یا دیجی دیستانه که بیابید اف ادایه بهش وقت پلان یعنی پلان بو به اتدانان شلای شارزه و بسپورت اکادمی و زانینگه آوه از بی لینکی نابینم یعنی اف لینک سیاسی و زانینگه و اوه گلک برزه یال کمالگه مداب شوازده که گشتید کمالگه چند بنافسن سپاس با زور بداخل يعني گوتنا جناب ده راست وایا دبت خواندن و آماده کاری بونه هند کردن وقت ما مستقروانج آماده بیوتاج دکتری سر کلی پرساد دموکرات زیبونی بیسان ما مستق ثروت قهارج باس کلی يعني پرسین کو لیدریه دیکن بجن باله هنری یا هنرمند و ملایان از بارم کشین رهوریشالی و میجوی هنه بله دکتر امین ام پرسیار کردن ور بگیرن ام والا ما جناب تا بزنن خوشان ام بچن بر انجام تا و کو ام بروداویا پروگرام کو بچن ما مستا توفیق لكن ضد جلما بجتن توقع استبنا مكان حكمراني باش لكردستان كاربو نكرا وبتايبتي لروي بنا مكان حكمراني باش وكشفافيت برسينوا نبوني امدو بنما سرتای دەستپێکی ئەنجامدانی حکومڕانی باشە بەڵێ مەژ
لە دەستپێک وامان وتم سەروەری یاسا باشە لێپرسینەوە شەفافیت بەشداری سیاسی ئەگەر جەنابەت بکرد لینک بکی ڕەبتی بکی بە ئەدای ڕەمزیەوە دوای دەرئەنجامەکان پێمان بڵێ ئەوەی جەنابەت لەسەر میتینگ بەعام و بەشدار بوو و پرسیارەکان و بۆ ئەوەی کۆتا بە پرۆگرامی خۆمانی ئەمجارە بینن بەلە فەرمو. سپاس بۆ کۆمنتی هاوکارە بەڕێزەکان و داخلەکانیان و بەدڵنیاییەوە لەوانەیە بەشێک لە پەیامەکان گەیشت بێ بەڵام بەشێکیان خەلەلەکە ئەوە بوو بێکە یان ماوەکە کەمە یاخود من نەمتوانی وەکو پێویست بیگەێنم یاخود بابەتەکە زۆرێکە لە بابەتێکی تەخەسوسیە لە ڕاستیە یعنی پێویستی بە کاتی زیاتر و ڕوونکردنەوەی زیاترە یعنی لە ئاخر کۆمنتەوە کە دەست پێ بکەم ئەوەی مامۆستا تۆفیق کە باسی لە بنەمەکانی حکومڕانی باش کردو لە ڕاستیە بەندە تێزی دکتۆراکەم لە زانستە سیاسیەکان لەسەر حکومڕانی باش ئەوە نمونەی توێژینەوەکەشم لەسەر هەرێمی کوردستانە لە فترەی نێوان ساڵانی 1992 بۆ 2013 کە هەڵسەنگاندنێکی گشتیە بۆ ئەدای حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە لە ڕاستیە لەو تێزەیە زیاتر باسی ئەدای مادیمان کردو ئەدای مادی لە شێوازی توانە مادیەکانی هەرێمی کوردستان و تا چەند تەوزیف کراوە چونکە ئەدای ڕەمزی پێوانەکردنی ئەدای ڕەمزی و هەڵسەنگاندن بۆ ئەدای ڕەمزی حاڵەتێکی زەحمەتە و ئەوە چونکە پەیوەندی بە لایەنی دەرونی هاوڵاتیانەوە هەیە ڕوانگەی دەرونی هاوڵاتیان بەرامبەر پەیام و دروشمەکانی دەسەڵاتی سیاسی و ڕەمزە سیاسیەکان عنی بە معنایەکی تر کاتێک کە با بڵین کە کاکسەروەر کە بەڕێزیان مداخەلەکەی کرد لەسەر ئەساسی ئەوەی کە کۆمەڵێکی زۆر کێشە و گرفتی بنیادی هەیە هەرێمی کوردستان پێوەی دەناڵێنێ بەڵام ئەمە هەمووی کاریگەری کردوتە سەر ئەوەی کە ئەدای کۆی سیستەمی حکومڕانی خەلەل و کەم و کوڕی هەبێ بەڵامەوەی ئێمە لەم بابەتەیە ئەمڕۆ ویستمان جەختی لەسەر بکەینەوە پەیوەنددار بوو بە ئەدای ڕەمزی سیستەمی سیاسی و فیدباکی خەڵک بۆ ئەدای ڕەمزی یعنی بۆ نمونە کاتێک ئەو نمونانی کە باس کرا کە چ ماکرۆنە یاخود با بڵێن پۆتینە یان ئەردۆغانە یا هەر سەرۆکی هەر وڵاتێکی تر کاتێک وتارێک دەدا بۆ خەڵک و وڵاتی خۆی ئایا ئەو وتارە چەند کاریگەری هەیە لەسەر دەرونی خەڵک وە چەند متمانە بە وتارەکان و ناوڕۆکی وتارەکە دەکات و لە بەرامبەریشا کاتێک پەیامێک دەنێرێ بۆ وڵاتانی تر ئایا تا چەند پەیامەکەی دەگات و کاریگەری لەسەر بەرپرسانی و سەرۆکی وڵاتەکانی تر و وڵاتەکانی تر دروستەکان ئێمە لە بیرمانە کاتێک کێشە لە نێوان تورکیا و رووسیا دروست بوو بەهۆی کەوتنە خوارەوەی فڕۆکەیەکی رووسیا پەیامێکی نارد پەیامێکی ڕەمزی نارد کەشتیەکی سەربازی ڕەوانە کرد با بڵێنەوەی کە پێدرێ بەحری مەڕمەڕە و دواتر دەردەنیل و ئەوانە لەوەیە بە شێوەی دۆشکەیەک یاخود چەکێکی دانابوو لەسەر با بڵێن کەشتێکە ئەمە بەناڕاستەوە خۆپەیامێکی دا بە تورکەکان کە ئەگەر بێت و لەوە زیاتر پێڕابکێشن و تووشی ڕوبەڕوون بوونەوەیکی سەربازیە بوونەوە بۆیە ڕاستەوخۆ ئەردۆغان پەیوەندی کرد بە پۆتینەوە داوای لێبوردنی لێ کرد و داوای چارەسەرکردنی کێشەکەی کرد بۆیە ئەمە ئێمە مەبەستمان بوو ئەم بابەتە بوو ئایا ئەو پەیامانەی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەیدەن بە خەڵک تا چەند کاریگەری لەسەر ئیجابی یاخود سلبی لەسەر خەڵک هەیە لە ڕووی ئەوەی متمانەیان بە ئەو بەڵێن و دروشمانە هەیە و چەندێکیش پەیامەکان بۆ دەرەوەی خۆیان بۆ وڵاتانی دراوسێ بۆ حکوومەتی عێراق بۆ لایەنە سیاسیەکان کاریگەری هەیە ئێمە لە بە شێوەیەکی گشتی وتمان لە ئاستێکی باش نییە ئەو بەڕێزەش مامۆستا کە باسی 40 ساڵی کرد کە خۆبزانم هەر مامۆستا سەروەر بوو کە باسی کرد کە پێویست بەوە هەیە 40 ساڵ دوای جەنگ
اینجا بتوانی ئەوە بکەیت لە ڕاستیە ئەم بابەتە ڕێژەییە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکتر دەگۆڕێ بۆ نمونە زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتی وڵاتە پێشکەوتوەکان بە جەنگی جیهانیە تێپەڕین جەنگی جیهانی یەکەم دووەم بۆ نمونە یابان لە جەنگی جیهانی دووەما شکستی هێنا بەڵام بە ماوەیەکی زۆر کەم توانی بکەوێتەوە سەرپێی خۆی وە هەندی لێوەرگێ ئەوەی کە گرفتە لای ئێمە لە وڵاتانی دواکەوتوو ئەوەی ئێمە دەرس لە مێژوو وەرناگرین هەمیشە مێژوو دووبارە دەکەینەوە یعنی بۆیە زۆر جاریشەیە کە کێشەکانمان بگرە نەک چارەسەر نابن بەڵکو قوڵتر دەبن و ئێمە هەمیشە مێژوو دووبارەکەینەوە ئەمە یەکێکە لە گرفتەکان و مەمەستا کاروانیش کە من سوپاس یەکەم لەگەڵ ڕایەکانی بەستەنها یەک خاڵەیە کە باسی کرد هەموو ململانەکان ململانی ئایدۆلۆژین ئەمەش بۆ خۆی ئەم باسکردنی ئایدۆلۆژیە لەلایەن حیزبە سیاسیەکان و بەرپرسەکانەوە یاخود کاراکتەرە سیاسیەکانەوە تەنها ئەویش دروشمە بەڵام لە ناوڕۆکە خاڵیە لە ئایدۆلۆژیە یعنی ئێستا ئەو ململانەی لە هەرێمی کوردستان هەیە بە دوورە لە ململانەی ئەوەی لەو پەڕی چەپەوە بۆ ئەو پەڕی ڕاست تەنها ململانەیە لەسەر دەسەڵات بە معنە سلبیەکەی نەک بە معنای ئیجابیەکەی ومانەوەی لە دەسەڵات یاخود لادانە لە دەسەڵات بۆ ئەوەی خۆ بێ ئەوەی خاڵیە لە ئایدۆلۆژیای سیاسی لە ناوڕۆکە بۆ نمونە حیزبە سیاسیەکان ئێمە حیزبی لیبرال دیموکراسیە بە دروشم بەڵام لە ناوڕۆکە هیچ تایبەتمەندیەکی لیبرال دیموکراسی و بنەمایەکی لیبرال دیموکراسی تێدا نییە یاخود سۆشیال دیموکراتە یاخود کۆمۆنیستیە بەڵام لە ئاساسا حزبێکی بۆرژوایە یان ئەوەی کە بە مستەلەحی مارکسی وردە بۆرژوایە بۆیە لە ڕاستیە هەڵسەنگاندنی گشتی بۆ دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئەدا ئەوە بابەتێکە زۆر لەوە زیاتر هەڵەگرێ ئێمە ناتوانین لە دەرفەتێکی وا کورتە بیخێنەڕۆ من هیوادارم توانی بێتم بەشێک لە پەیامەکان بگەێنم و هیوادارم سرم نێشان دەبن و سوودێکی ئەگەر کەمیش بگەیاندم بێ ئەوەی باڕێز بەڵێ زۆر سپاس پرۆفسۆر یاریدەدار دکتۆر ئەمین فەرەج شەریف سپاس بۆ جەنابەت بۆ ئەم کاتە زێڕینە سپاس بۆ ئەوەی بەڕێز کە بەشدار بوون لەگەڵمان بەو هیوایە ئێمای کورد ئێمای تاکی باشووری کوردستان لە هەموو ئەو بڵێن ئەدای ڕەمزی کە جەنابەت باس کرد تبینیەی کە جەنابەت باس کرد خوێندنەوەی ئامادەبووان ئێمە لێ حاڵی بن ئێمە بتوانن سیاست بکەن بتوانن خزمەت بە ئاسایشی کوردستان بکەن ئێمە لە ئاستی ئیدارەی حکومڕانی بن ئێمە بتوانن حکومڕانی بکەن نەک بەڕێوەبردن کە پرسیار و گۆمان هەیە ئێمە ئایا سەرکەوتون لە بەڕێوەبردننی ناوچەیەک تا باس لە بڵێن بەڕێوەبردنیان حکومڕانی هەرێمێک بکەن ئێمە لە ئاستی ئەدای سیاسی بن کاتێک کە لەگەڵ بڵێن حکوومەتی بەغدا لەگەڵ وڵاتانی هەرێمی و ناوچەیی بەو هیوایە کوردستان لەمە دووە بە کەسە ئەکادیمیەکان بە ڕۆڵ بگێرێ هەڵبەت هەبوونی کوردستان ئارامی کوردستان سەقامگیری کوردستان کە نمونەیەک بێ لە میدل ئێست ڕەبتە بە سەرکەوتنی بە دیموکراسیەتی بە بەشداری سیاسی بە ئاشتی دەسەڵات بە پێکەوە ژیان بە خزمەتگوزاری تا میتینگێکی تری کوردستان سەرتەری کوردستان بۆ ئاسایشی نەتەوەی من سامان عومەر لەگەڵتان بووم سپاس بۆ هەموو بەشداری جەنابتان سپاس بۆ کاتان ئاگاتان لە خۆ بێ شەو شاد زۆر سپاس